بەڵێم کاتتان باش هەروەکو بینیتان سەرۆکی ئینتیقالی سەرۆکی کاتی سووریا ئەحمەد ئەل-شەرع یەکەمین سەرکردەی سووریایە کە لە ساڵی 1967 بەولاوە بەشداری لە کۆبوونەوەی گشتی نەتەوە یەکگرتووەکان دەکات. ئەو ئەحمەد شەرعە لە 11 سپتەمبەر گروپەکەی ئەحمەد شەرع ئیتر لەو نیویۆرکە گەورەترین کۆمەڵکوژی ئەنجامدا، زیاتر لە 3000 کەسی ئەمریکایی کوشت و ئەمڕۆکەش بە شێوەیەک لە شێوەکان تەماشای دەکەین ڤیزای لە بۆ دەرەچێ و بەشداری لەو کۆبوونەوەی دەکات لەو شوێنەی کە کۆمەڵکوژیان کرد. هەر لەوێشەوە ئیتر کەسێکی ئەڵقاعیدا بەشداری لە کۆبوونەوەکەیدا پێ دەکرێت. بەڵام تەماشا دەکەین هەر لەو کاتەدا کە کوردەکان زۆر هیوایان دەخواست ئیلهام ئەحمەدیش وەکو نوێنەری خۆسەری دیموکراتیک بەشداری بکە، بەشداری پێ نەکرا. لە هەمان کاتدا تەماشا دەکەین وڵاتانی خۆرئاوا نەتەوە یەکگرتووەکان و ئەمریکا کە جاروبار فرمێسکی تیمساحی بۆ فەڵەستینیەکان هەڵدەڕێژن، سەرۆکی دانپێدراوی ئیدارەی فەڵەستینی مەحموود عەباس هاوکات ڤیزەی پێنەدرا بۆەوەی بەشداری بکات، لە ڕێگای ڤیدیۆیەکدا بەشداری کرد. ئایا ئەحمەد شەرع دوای ئەو سەردانە دەچێتە واشنتۆنیش؟ چونکە نیویۆرک بارەگای نەتەوە یەکگرتووەکانە، واشنتۆن بارەگای سیاسی ئەمریکایە. ئەگەر بێت و ئەحمەد شەرع بچێتە واشنتۆنیش ئەوە زۆر شت دەگۆڕدرێ. لەو بەرنامەیەدا هەوڵ ئەدەین باس لە کاریگەریەکانی سەردانەکەی ئەحمەد شەرع بۆ کۆبوونەوەی گشتی نەتەوە یەکگرتووەکان بکەین و کاردانەوەی ئەمە لەسەر پێگەی کوردەکان لەسەر پێگەی هێزەکانی سووریای دیموکراتیک، لەسەر دروزەکان، لەسەر عەلەویەکان چۆن دەبێ و دوای ئەوەش باس لە غەزە دەکەین. چونکە لە کۆبوونەوەی ئەمجارە جگە لە ئەوەی کە ئەحمەد شەرع شتێکی نوێیە، هاوکات مەسەلەی غەزە و مەسەلەی فەڵەستین و ئیسرائیل لە ناوەندی کۆبوونەوەکەدا جێگا دەگرن، چونکە ئەمڕۆکە یەک لە کێشە گەورەکانی جیهان و بەتایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست مەسەلەی غەزە، فەڵەستین و ئیسرائیلە. و ئەمە دوای ئەوە هات کە ئەو کۆبوونەوەی دوای ئەوە هات کە ئیتر لە دواییدا ئیسرائیل دەوحەی بۆمباباران کرد کە یەک لە هاوپەیمانە هەرە گەورەکانی ئەمریکایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا زۆر جار بە ناتۆی ئەمریکا سەیر دەکرێت و لە هەمان کاتدا ناوەندێکی دیپلۆماسی ئەمریکاش. ئیتر لە سەرەتا باس لە غەزە بکەین، چونکە وەکوتم بەر لە سووریا ئیتر غەزە ناوەندی بابەتەکانە. ئەگەر بەبیرتان بێ و ئەوانەی بەبیریان نایە ئەتوانن بەر لە 7 ئۆکتۆبەر واتە بەر لە هێرشەکەی حەماس بۆ سەر ئیسرائیل تەماشای ڤیدیۆکانی من بکەن و دوای هێرشەکە دوای 7 ئۆکتۆبەر 8 دێ نازانم تەماشا بکەن. ئیتر لەوێدا من بە ئاشکرا باسم لە شتێک کردووە، ئەویش لە 9 ئەیلولی 2023دا یادداشتنامەیەکی لێک تێگەیشتن لە لووتکەی 2023 گروپی G20 لە نیۆ دەڵهی لەلایەن حکوومەتی هیندستان، ئەمریکا، ئیماراتی یەکگرتووی عەرەبی، سعودیا، فەڕەنسا، ئەڵمانیا و ئیتالیا و یەکێتی ئەوڕۆپا واژۆکرا. ئەمە چ بوو؟ ئەمە دەواازەی کۆریدۆری بازرگانی جیهانی بوو کە لە بەندەری بومبای هیندستانەوە دەست پێ دەکا، پاشان دەگاتە دوورگەی عەرەبی واتە سعودیا و ئیمارات و لەوێشەوە بۆ ناوخاکی ئۆردن و ئیسرائیل تێدەپەڕێ و لە نزیک غەزەوە
ئیتر ئەو کۆریدۆرە ئەو ڕێگا بازرگانیە جیهانیە دەگاتە بەناو خاچی ئیسرائیلدا دەگاتە بەندەری پیری یۆنان و لەوێشەوە ئەو کاڵایەنە کە لە هیندستانەوە ئامادە دەکرێن وەکو ئەلتەرناتیفێک بۆ ڕێگەی ئاوریشمی چینی دەگەنە بازارەکانی ئەوروپا ویانیشی یەکێتی ئەوروپا. ئیتر ئەم کۆبوونەوەیە هەروەکو باسمان کرد لە 9 سپتەمبەر 9 ئەیلولی 2023 ئەنجامدرا. مانگێک دوای ئەوە لە 7 ئۆکتۆبەردا ئێمە بینیمان حەماس هێرشێکی زۆر گەورە زۆر پەرت و بڵاو زۆر بە کاریگەری کردە سەر ئیسرائیل و لەو هێرشەدا نزیکەی 1300 کەسی ئیسرائیلی کە زۆربیان سڤیل بوون بەشێکیان گەریدە و تۆریز بوون و بەشێکیان سەرباز بوون بەدیل جیران و بەشێکی زۆریشیان کوژرن. ئیتر ئەمە زۆر زۆر گرنگە لە ئێستاوە مرۆڤ تەماشای بکە. هەروەکو لە میدیاکاندا ئێستاکە دەیبینین پیلانی دۆناڵد ترامپ کە ئێستا لەناو کۆبوونەوەدایە لەگەڵ ئەردۆغان و لەگەڵ وڵاتانی عەرەبی و ئیسلامیدا لەسەر غەزە قسەیان بۆ دەکا و ماستەر پیلانی خۆیان پێشکەش دەکا و هەوڵەدا قەناعەتیان پێ بکە. ئیتر ئەمە لە میدیاکاندا دەردەکەوێت کە پیلانی ئەمریکا و پیلانی خۆرئاوا پیلانی ئیسرائیل بۆ غەزە ئەوەیە غەزە بە تەواوەتی لەسەر نەخشەکە بسڕنەوە دار لەسەر بەردیدا نەهێڵن دوای ئەوە سەر لە نوێ دروستی بکەنەوە. بەڵام کە دروستی دیکەنەوە جگە لە شارێکی عاقڵ جگە لە شارێکی تۆریستی لە هەمان کاتدا دەبێ بیکەن بە دەپۆیەک بیکەن بە مەگازینێک بیکەن بە شوێنێک کە ئەو کاڵایەنی لە هیندستانەوە دێن لەوێ کۆ بکرێنەوە و هەر لەوێشەوە پەیتا پەیتا ڕەوانەی بازارەکانی ئەوروپا بکرێن. ئەمە لایەنێک لایەنی لۆجستیکی لایەنی فیزیکی لایەنی بازرگانی. بەڵام لە لایەنی سیاسی و ئاسایشدا غەزە لەبەر ئەوەی بزوتنەوەی حەماس لەوێدا بەکاریگەر بووە و تاقەتە سەڵات دار بووە گوێی لە ئیدارەی دانپێدانراوی فەڵەستینیش نەگرتووە کە ئیدارەیەکی سڤیلە ئیسرائیل دانی پێدا دەنێ و ئیسرائیل تەنانەت موچەکەی و ئیتر هاوکاریەکانی پێدەگەێنێ گوێ لەوانەش ڕاناگرێ. هەبوونی بزوتنەوەیەکی وەها بێگومان لەسەر ئەو دەواازەیە هەڕەشەیەکی زۆر زۆر جددیە. هەر لە بۆ هەندێ دیسان دەپرسینەوە ویانیش ئەو پرسیارانەی پێشتر ئەنجاممانداون کردومانن ڕەوایەتی ئەو پرسیارانە سەر لە نوێ بەبیر دێنینەوە. ئایا لێرەدا حەماس پرۆژەیە ماشەیەکە لە دەستی ئەمریکا و ئیسرائیلدا یان نا؟ ئایا جیهادی نێودەوڵەتی و بزوتنەوەی ئیخوان بزوتنەوەی ئیسلامی سیاسی پرۆژەیەکن بۆ هێشتنەوەی ئیسرائیل و بەکارهێنانیان دژ بە شیعە و کۆمۆنیزم لە ناوچەکەدا تەنانەت بە مەبەستی مەشروعیەتدان بە سیاسەتی خۆرئاوا و ئیسرائیل یان نا؟ ئەوەمان بە ئاشکرا بۆ دەردەکەوێت. لە ئێستاوە ئیتر پیلانەکە بەو شێوەیە و دەبینین کە دۆناڵد ترامپ هەوڵ ئەدا کە ئەردۆغانی لە تەنشت خۆی داناوە و ئەمەش تاڕادێک ئاساییە چونکە ئەردۆغان لە ناو دەوڵەتە ئیسلامیەکاندا و دەوڵەتە عەرەبیەکاندا تاقە وڵاتێکی ناتۆی ئاساییە کە ئەردۆغان لە تەنشت دۆناڵد ترامپ بێ. کاتێک ئەردۆغانی گرت ئەوانی دیکەش دەگری بێگومان. و لێرەدا ئیتر دەبینین کە گرنگی ئەو کۆبوونەوەیە و مەبەستی ئەو کۆبوونەوەیە لە بۆ غەزە چییە و حەماس چۆن توانی ئەمە پێشکەشی ئیسرائیل بکە تاوەکو ئیسرائیل لە ناوچەکەدا ببێتە زلهێزێکی زۆر زۆر گەورە و لە هەمان کاتدا جگە لە زلهێز ببێتە بەرگریکارێکی زۆر زۆر گەورە کە ئاساییشی ئەم دەواازە
بازرگانیە جیهانیە مای سەردەکە لە ڤیددیۆکانی پێشوماندا لەسەر هەمان بابەت واتە کۆریدۆری بازرگانی جیهانی قسەمان کردووە کە ئەم کۆریدۆرانە بایەخێکی یەکجار زۆریان هەیە جیهان دەگۆڕن ناوچەکە دەگۆڕن و لە شەڕی بیزەنت و ساسانیەکاندا تەماشا دەکەن کە ڕێگای بازرگانیەکان بە تەواوەتی لە پەل و پۆ دەخرێن و هەردوو ئیمپراتۆری هەرێ گەورەی ناوچەکە لاواز دەبن و ئەو کاتە خەڵکەکە دەچن دەواازەیەکی نوێ دەکەنەوە لەوێ لە هیندستانەوە وانیش لە ئاسیاوە لە ڕێگای دەریای عەدەن بۆ دوورگەی عەرەبی و لەوێشەوە بۆ قودس و لەوێشەوە بۆ ئەوروپا و ئەمە چ لەگەڵ خۆی دێنێ لەگەڵ خۆیدا ئاینێکی نوێ دێنێ ئاینی ئیسلامە و ئاینی ئیسلام دوای ئەوەی مەککە و مەدینە و حۆری و ئەڵڵاه ئەکبەر بەکاردێنێ جبرائیل و ئیزرائیل بەکاردێنێ ئەبێتە ئاینێکی هەرە دەوڵەمەند و ئاینێکی هەرە بەرفراوانی ناوچەکە لەلایەک هەتا ئەفریقا لەلایەکی دیکە هەتا ئیسپانیا لەلایەکەی دیکە تەماشا دەکەن دەگاتە نزیکی چین و لە دەواازەکانی چین دەدا ئەمە نیشانمان ئەدا کە ئەم جارەش ئەگەر بێت و دەواازەی کۆریدۆری جیهانی کە لە کۆبوونەوەی 2023 گروپی G20دا بڕیاری لەسەردرا هەمان ڕۆلی دەبێ هەمان ڕۆلی استراتیژی دەبێت لە ئایندەی جیهاندا و ناوچەکە سەر لە نوێ بەرەو گۆڕانکاری دەبە ئەمە کڕۆکی مەسەلەکەیە ئەوەی کە پەیوەندی بە ئێمەوە هەیە ئێران لەناو ئەو مەسەلەدانیا عەرەبەکان هەن کە کێشەیان لەگەڵ ئیسرائیل هەیە و ئەردۆغان هەیە کە کێشەی لەگەڵ ئیسرائیل نییە بەڕای من بەڵام ترسی لە ئیسرائیلدا هەیە بە تایبەتیش لە سووریادا ئەردۆغان بەر لە کۆبوونەوەکە لە تەلەڤیزیۆنێکی فۆکس نیوزدا قسەی کرد و لە قسەکانیدا ئیتر باسی لەوە کرد کە دۆناڵد ترامپ هەم لە ئۆکرانیا و هەم لە غەزە بەڵێنیدا شەڕەکە ڕابگرێ بەڵام ئەم شەڕەی بۆ ڕانەگیرە ئیتر هەردوای ئەوە تەماشامان کرد زۆری نەخایەن وەزیری دەرەوەی ئەمریکا مایکل ڕۆبیۆ کە کەسێکی زۆر نزیکی ئیسرائیلە یەکسەر هاتە سەرخەتوو وەڵامێکی پڕ بە پێستی دایەوە گوتی بۆ ئەوەی بێن 5 دقە لەگەڵ دۆناڵد ترامپ ڕسمێک بگرن 1000 تەقلە لێدە وای نەگوت بەڵام من وای لێک ئەدەمەوە با بڵێن ئەگەر تەرجمەی کوردی بکەین قسەکانی ڕێک ئەو واتایە دەگەینی یعنی ئەوە مانای ئەوەیە گوێ لە ئەردۆغان مەگرن ئەردۆغان بۆ ئەوەی بەشداری لەو کۆبوونەوە بکە دەستی خۆی بخاتە ناو دەستی دۆناڵد ترامپ 1000 تەقلەی لێداوە و دۆناڵد ترامپیش ئیتر بە مەرجێک داواکاریەکەی قبول دەکاتن کە هەموو مڵک و ماڵی خۆی واتە مڵک و ماڵی تورکیا حەڕاج بکە لە بۆ دۆناڵد ترامپ و ئەمریکادا ئەو مڵک و ماڵ حەڕاجکردنەش پەیوەندی بە کڕینی فڕۆکەکان هەیە هەم فڕۆکەی F-16 نوێ و هەم فڕۆکەی دیکەی گەشتیاری کە تورکیا پێویستی پێێتی و فڕۆکەی F-16 تەماشا دەکەین ئێستاکە فڕۆکەی F-16 نوێی ئەمریکا تەکنەلۆژیای F-35 لێبەستراوە و 2 قات و 3 قات گران کراون زۆر گرانبەها کراون و ئەمانە هەمووی ئەگەر پێداویستەکانی تورکیا ڕەچاو بکەین ئەوە 30 میلیارد دۆلار دەخاین لە کاتێکدا کە لە تورکیادا تەماشا دەکەین قەیرانی ئابووری و قەیرانی دارایی تا چ ڕادەیەک کوشندەیە ئەوە بەتەنیا لە بۆ مانەوەی ڕەجەب تەیب ئەردۆغانە و ڕەجەب تەیب ئەردۆغان جگە لەمانە لە کاتێکدا لە فۆکس نیوز ئەم قسەیە دەکا ئەم قسەیە بەتەنیا بۆ ڕازیکردنی بازاڕی ناوخۆی تورکیایە ڕازیکردنی ئیسلامیەکانە من پێشتر ئەو قسەیم کرد من لە تەلەڤیزیۆنی ئەمریکادا ئەم قسەیم کرد بەڵام
لە کاتێکدا لە کۆبوونەوە لە تەنش دۆناڵد ترامپ دانیشتو ئەم قسەیە دەکا هەر هیچ ڕێگەی تێناچی خۆی لە خۆیدا کۆبوونەوەکە داخراوە بڕووی کامێراکاندا بە شێوەیەکی داخرا ئەو کۆبوونەوەیە بەڕێوە دەچێ و لەوێدا ئیتر پێدەچێ دۆناڵد ترامپ بە تەواوەتی گوێی ئەومانە ڕابچێشێ و بە پیلانەکەی خۆی لە بۆ غەزە ڕازیان بکە ئیتر غەزەیەکی بەبێ حەماس غەزەیەک کە داری لەسەر بەردا نەماوە ئیسرائیل بە شێوەیەک لە شێوەکان کۆنتڕۆلی دەکا خۆی لە خۆیدا پرۆژەیەکی سەرۆکی پێشووی بریتانیا تۆنی بلێر هەیە هەمان ئەو پرۆژەی دۆناڵد ترامپە ئیتر ئەو غەزەیە تەسلیمی ئەوان دەکرێ و ئەردۆغان لەبەر ئەوەی کۆمەڵێک خاڵی لاوازی لە دەست ئەمریکادا هەیە لە هەمووشیان گرنگتر مەسلەی حەلق بانکە مەسلەی ڕزا زەڕابە کە دوایی لە ئەمریکا دەستگیر کرا و ئیعترافی کرد و ئێستاکەش یەکێکە لەو کەسانەی کە لە ئەمریکادا کاری بازرگانی زۆر گەورە دەکات کۆمەڵێک ئیعترافاتی لەسەر بنەماڵی ئەردۆغان کردووە کە چۆن لە ڕێگای حەلق بانکدا ویستویانە پارەی ئێران سپی بکەنەوە و ئەمە سزایەکی زۆر قورسە ئەگەر بێت و بەسەریدا جێبەجێ بکرێت و ئەگەر بێت و ئەردۆغان ئەمانە ڕەت بکاتەوە لەو کۆبوونەوەیدا کە لەگەڵ دۆناڵد ترامپ ئەنجامی دەدا ئەمە بێگومان تووشی شکستەی زۆر گەورە دەبێت بەڵام مەسلەی ئەلشەرع مەسلەی جۆلانی کە هەروەکو وتم یەکێکە لە کارمەندەکانی ئەڵقاعیدا ساڵی 2006 کاتێک ویستویەتی بۆمب دابنێتەوە لە مووسڵ لەلایەن هێزە ئەمریکیەکانەوە دەستگیر دەکرێت و ئەم کاتە سەرۆکی پێشووی CIA پێتریۆس کە سەرفەرماندەی هێزەکانی ئەمریکای لە عێراق دەستگیری دەکات هەر ئەم پێتریۆسە ئەمڕۆکە لە نیویۆرک پێشوازیەکی گەرمی لە جۆلانی کرد و پێی گوت بەڕێز سەرۆک خۆشحاڵم کە لەگەڵتدا کۆ دەبمەوە یعنی ئەم جۆلانیا ئەسیری پێتریۆسە و پێتریۆسیش ئیتر تەماشامان کرد چۆن بەکاری دێنیتن لە بۆ ئامانجەکانی بەڵام کاریگەری ئەم سەردانەی جۆلانی لەسەر کوردەکان لەسەر سووریا لەسەر کەمینەکان دروز و عەلەویەکان و کوردەکان بەگشتی چۆن دەبێ ئەمەیان تاوەکو ئێستا جێگای پرسیارە و ڕوون نییە لەلایەک ئەمریکیەکان بودجەی هێزەکانی سووریای دیموکراتیکیان پەسند کردووە و ئەو بودجەیە خۆی لە خۆیدا مانایەکی هەیە شتێکمان پێ دەڵێ بەڵام لە ڕووی سیاسیەوە چیمان پێداڵی جارێ دیار نییە چونکە ڕەوشی سووریا و ڕەوشی ئەو هێزانەی کە لە دەور و پشتی ئەحمەد شەرعدان بەڕاستی ڕوون نییە ئەمانە جێگای باوەڕ نین ئەمانە چی دەکەن چی ناکەن هیچ دیار نییە لە کۆبوونەوەی هەری دوایی ئیسرائیلیەکان و دەستەی تەحریری شام لە باکۆ ئیتر بە هەڵە لە ئیسرائیلیەکان تێگەیشتن و ئۆکەیان گوایە ئۆکەی ئیسرائیلیان وەرگرتووە چوونە ناو دروزەکان تەماشامان کرد بەر لە هەر شتێک کچەکانیان ڕفاندن ئیختیسابیان پێکردن و پیاوە ئاینیەکانیان کۆکردنەوە یەک بەیەک ڕیش و سمێڵەکانیان تراشین و سوکایەتیان پێکردن ئەمەیان یەک لە هەمان کاتدا عەلەویەکان ئیتر تەماشا دەکەین هێزێکی تایبەت بە خۆیان هێزێکی سیاسی کۆنسەیەکی سیاسی تایبەت بە خۆیان پێکهێناوە ئایا لە ئایندەدا دەتوانن هێزێکی سەربازیش پێک بێنن یان نا ئەمەشیان جێگای پرسیارە چونکە لەوێ رووسیا هەیە ئایا رووسیا تا چ ڕادێک تا چه ئاستێک یارمەتیان ئەدا بۆ هێزەی پێک بێنن ئەمەیان دەمینێتەوە لەسەر ئایندە جارێ بە ئاشکرا نازانین بەڵام لە هەمان کاتدا بینێمان ئەحمەد شەرع دەچێتە نیویۆرک پێشوازی لێ دەکرێت کە لە کاتێکدا لە لیستی تیرۆردا ئیتر ئیجازەی چەند ڕۆژێکی پێدەدرێت
خۆی لە خۆیدا لە نیویۆرک بچێتە دەرەوە پۆلیسێکی فدرالی ئەمریکا ئەتوانی بیگرێ چونکە هێشتا لە لیستی تیرۆردایە بووە بۆ چەند مەبەستێک لە لیستی تیرۆردایە لە عراق هێزە ئەمریکیەکانی کوشتونە سەربازانی ئەمریکی کوشتووە ئەندامێکی ئەلقاعیدا بوو هەر ئەندامێکی ئەلقاعیدا خۆی لە خۆیدا بە شێوەیەکی ئۆتۆماتیک تاوانبارە بە کۆمەڵکوژیەکەی 11 سپتەمبەری 2001 لە نیویۆرکدا ئیتر ئەمانە هەمویان بابەتی زۆر ئالۆزن بەڵام ئیتر ئەو ئەحمەد شەرع پێشوازی لێ دەکرێت و لە کۆبوونەوەکەدا گوتاری خۆی دەبێ لە هەمان کاتدا تەماشا دەکەین ئیلهام ئەحمەد ڕێگەی پێنادرێ بەشداری بکە تەنانەت محمود یاسین ڤیزەی پێنادرێ بۆ ئەوی بەشداری بکە لە ڕێگای گوتارێکی ڤیدیۆییدا بەشداری دەکە بە شێوەیەکی ئۆنلاین بەشداری دەکە ئەمە بمانەوە نەمانەوێت شتێکمان پێ دەڵێ لە ئایندەدا ئەگەر بێت و ئەحمەد شەرع توانی لە ئەمریکا لەگەڵ ئیسرائیل ڕێککەوتنێک ساز بکە و ئیسرائیلش بۆ ڕێککەوتنە ڕازی ببێ ئەمە خۆی لە خۆیدا وا دەکا کە ئەحمەد شەرع لەوەی ئێستاوە بەهێزتر بێ و هەموو شتەکانی لەبیر بکرێن ئەو کۆمەڵکوژیانەی کە ئەنجامی داون و ئەو ئیدارە خراپەی کە لە سووریا ئەنجامی ئەدا ئەمانە هەر هەمویان ئەکرێ لەبیر بکرێن و ئەکرێ ئەحمەد شەرع تا ڕادەیەک ئیتر هێزێکی زۆر گەورە بگرێتە دەست خۆی لە خۆیدا قەتەڕی لە پشتە لە هەمان کاتدا ئەگەر بێت و ئەم سزایەنە ئەم سزایە ئابوووریانە لەسەر سووریا هەڵبگیرێن ئەوە ئەحمەد شەرع دەتوانێت زۆر بەتوانە بێ وەک کارتەکانی بەهێزتر بن لە بەرامبەر هێزەکانی سووریای دیموکراتیک و لە بەرامبەر دروزەکاندا دروزەکان تا ڕادەیەکی کەمتر مەترسیان لەسرە چونکە ئیسرائیل ڕاستەوخۆ دەیان پارێزی سنوورەکان کەوتۆتە سەر سنووری ئیسرائیل بەڵام عەلەویەکان و کوردەکان سنووریان نەکەوتۆتە سەر سنووری ئیسرائیل و پێشم وانییە هەتاوەکو ئێستا و لە ئایندەیەکی زووشدا ئیسرائیل لە ڕووی کرداریەوە هیچ پشگیریەک لە عەلەویەکان و لە کوردەکان بکات بە قسە دەیکا بەڵام بە کرداردا بە تەنیا ئەمە لە بۆ دروزەکان دەکات ئەمە لە بۆ کوردەکان ناکە کوردەکان بشیان هەوێ لەگەڵ ئیسرائیل هاوپەیمانی بکەن نایکە بێگومان ئەگەر بێت و حکوومەتی کاتی ئێستای سووریا دەستەی تەحریری شام هێرشێک بکە ئەمە تا ڕادەیەک ئیسرائیل گوتاری ئیسرائیل تونتر دەبێ لە بەرامبەریان و ئیسرائیل زیاتر کارتەکانی خۆی دەخاتە سەرمێز لە بەرامبەر هێزەکانی ئەحمەد شەرعدا ئەمە دەبێ یان نابێ من پێم وان نییە ئەمە زۆر ببێ لەوانەیە جار بەجار هەندێک شەڕ ڕوو بدەن بەڵام ئەمە لە کۆتاییدا لەسەر هەڵوێستی ئەمریکا دەمینێتەوە و لە هەمان کاتدا ئەو گفتوگویانەی ئەمریکا لەگەڵ تورکیا دەیکا لەگەڵ ئەردۆغان دەیکا ئەمە جێگای بایەخی خۆی دەبێ بۆ نمونە یەک لەم گفتوگویانە ئەمەیە ئێمە فڕۆکەی F-16تان پێ دەدەین و فڕۆکەی گەشتیاریشتان پێ دەدەین بەڵام ئێوە دەبێ لە سووریادا سیاسەتەکانتان هاوسەنگ بن لەگەڵ سیاسەتی ئەمریکا بۆ ئەوەش دەبێ هێزەکانی سووریای دیموکراتیک و یانیش خۆسەری دیموکراتیک بە شێوەیەک لە شێوەکان بناسن و دان بە جۆرێک لە جۆرەکان لامەرکەزیەت بنێن فدرالینا بەڵام لامەرکەزیەت ئەردۆغان لە بەرامبەر ئەوەدا ڕنگ بێ داوا لە ئەمریکیەکان بکات تەواو ئێمە ئەوە دەکەین کەواتە ئێوەش لە سووریا بکشێنەوە کە ئێمە ئەوەمان کرد ئێمە هەوڵ ئەدەین لەگەڵ حکوومەتی ئایندەی سووریادا مەسەلەی داعش چارەسەر بکەین لە بەرامبەر ئەوەدا ئێوە پێویست ناکە لە سووریادا بمێنێنەوە ئەکرێ ئەمە وەکو کارتی دژ بە کارت بەکاربێنێ و ئەو کاتە پێگەی سووریا و پێگەی تورکیا لە بەرامبەر هەسەدا بەهێزتر دەبێت ئەمەیان بابەتێکی گرنگە کە لە ئێستاوە ئێمە بتوانین ڕەچاوی بکەین و بیری لێ بکەینەوە بەڵام مەسەلەی لادانی تەواوەتی هێزەکانی سووریای دیموکراتیک لەناو نەخشەکە هەتاوەکو ئێستا لەلایەن پنتاگۆناوە بە تەواوەتی نییە
کێشەکە لەوەدایە هەتاوەکو ئێستا خۆسەری دیموکراتیک لە بواری دیپلۆماسیدا نەیتوانیەوە بەڕاستی خۆی بسلمێنێ لەگەڵ ئەمریکادا. یعنی تەماشاکە تاوەکو ئێستاش دیپلۆماسیەکی زۆر بەهێز نییە. نوێنەری خۆسەری دیموکراتیک لە ناو کۆریدۆرەکانی نیویۆرکدا بە دوای ئەحمەد شەرع و تۆماس باراکدا دەگەڕێ و لە پێش ئاسانسۆرەکەدا دەیانگرێ و قسەیان لەگەڵ دەکات، تۆقەیان لەگەڵ دەکات، بەڵام لەمە زیاتر شتێکی دیکە نییە، بە دوایان دەگەڕێ، ئەو بە دوای ئەوانەدا دەگەڕێ. ئەمە لە کاتێکدا ئێمە دەبینین لە کۆنگرێزدا، لە سێناتدا دۆستی کوردەکان، دۆستی هێزەکانی سووریای دیموکراتیک زۆرن، بەڵام ئایا ئەمانە چێ ئەتوانی مۆبیلیزەیان بکە بۆ ئەوەی دەستکەوتەکە لە دەستکەوتێکی سەربازی لە پەیوەندیەک لەگەڵ سنتکۆم بێتە دەرەوە بچێتە ناو کۆشکی سپی. هەتا وەکو ئێستا لە ڕووی دیپلۆماسی ئێمە توانایەکی وامان نە لە هێزەکانی سووریای دیموکراتیک و نە لە خۆسەری دیموکراتیک نەبینیوە. بەڕاستی ئەمە ڕاستیەکە دەبێ قبولی بکەین و دانی پێدا بنین و ئەمەش وامان لێ دەکات لە ئایندەدا ئەگەر بێت و مەسەلەی داعش چارەسەر بوو و ئەگەر بێت و سزاکان لەسەر سووریا هەڵگیران و ئەگەر بێت و تورکیا و ئەمریکا ڕێککەوتن، ئەمە ببێتە مەترسیەکی زۆر جددی و کوردەکان لەسەر مێزی گفتوگۆدا کۆمەڵێک کارت لەدەست بدەن. ئەمانە هەمویان بابەتی گرنگن. ئەوڕۆکە ویستم لەگەڵ ئێوە دابەشی بکەم. هیوادارم ئێوەش بەردەوام بن لە پشتگیریەکانتان، لایک بکەن، کۆمنت و پرسیار بنووسن و بە تایبەتیش هەوڵ بدەن دۆستانی خۆتان بە کەناڵەکەمان ئاشنا بکەن و داوایان لێ بکەن ببن بە سوبسکرایب. هەتا بەرنامەی ئایندا، کاتێکی خۆش، ڕێز و